Excuse me, mister. Hello. We have a question of you. Yeah. ما مستعد وکو ما مستعد زمان انگلیسیه. گرتی ما بحث که اف خلاهوینه کتاب پریوچو. سپاس بۆ پرسیارە ڕاستی ئەو خۆلە وەکو مامۆستانی ئامادەی دەرمازەی نەحکومی بە باشترین شێوەما بە پلانێکی باش خۆمان ئامادە کردووە کە لەگەڵ ئەو قوتابیانە بەرنامەیەکی جوان ڕێک بخەین بۆ سەرکەوتن و ئامانجێکی کە ئەوان لە بەردەماندا. دست باش استاد. آتا چرا ده کی مشیه وکو ما مستا او آمانجت می هی بو گیاندنا هم زانست خو و هم وشه تاندر و روی درونی و ما هاوکاریان که بیت تبی آتا چرا ده کی مشیه بگین آمانجا خو. ما وەکو مامۆستا ڕاستی لێرێنێم هەرچەندە ماوەکە کورد بووە بەڵام وەکو بەرنامە وەکو ڕۆژانە ئەمە بەرنامەماندانەوە چۆن هەوڵمانداوە کە ڕۆژانە ئەو وانانەی کە دەخوێنین هەفتەی جارێک کویزێکیان پێ بکەین بۆی بزانین ئایا ئەو قوتابیانە بەردەوام لەگەڵ مامۆستا دێن یان ناهێن یعنی بەردەوام ڕۆژانە دەخوێنن یان ناخوێنن لێپرسینەوەلان لەگەڵ دەکەین و بزانێت قوتابیان ئەو قوتابیانێک کە لێرەنە ڕۆژانە چەند لەگەڵ مامۆستا بەردەوام دەبن. دست باش استاد. سیگیا سر کفتریت خواستم. ممنون. دست باش.